دووبارە سڵاو کاک جەبار لە شوێنە وەستاین وتم باسی ئیمتیازاتمان کرد ئیمتیازاتی پەرلەمانتار تۆ ئەندامی پەرلەمانی سویدی توانی پێمان بڵێ موچێمانگانە چەندە ئایا چ ئیمتیازێکە وەرگرتەوە کاتی کە بووی بە پەرلەمانتار شوقۆڤێلا و یان شوێنی نشتجێبوونە وەرگرتەوە یانەوە کاتی کە تۆ خولەکە و تەواوەکەی خانە نشینیەکە چۆنەوێ وەکو دەزانن سکەندناڤیا و سویدیش یەکێکە لە وڵاتە گرانەکانی جیهان ئەندامێکی پەرلەمان لەوێ نزیکەی 4500 دلار موچەیەتی واتە ئەو پارەی کە یێتە دەستی بە بەراوردکردن لەگەڵ زۆر وڵاتە بۆ نمونە لەگەڵ عێراقا بیکەی یاخود لەگەڵ کوردستانە بیکەی زۆر کەمترە هەرچەندە بژێوی ژیان لەوێ زۆر گرانترە ئەمە یەک موچەیە دوو کاتێک کە خەڵقی پایتەختی کە پەرلەمان لە پایتەختە گەر تۆ خەڵقی پایتەخت بی بە هیچ شێوەیە مافی هیچ شتێکن نییە ینی بڵێ خانوو یاخود شوقا بەڵام گەر خەڵقی شارێکی تربی بۆ نمونە من خەڵقی شارەکەم 600 کیلومتر نزیکە 600 کیلومتر لە پایتەختەوە دوورە ئەوە لە نزیک پەرلەمان خۆی چەند ئیمارەیەکی هەیە پڕە لە شوقا یەکێ لەو شوقانەوەی بۆ نمونە داوێتی بە من بە قەرز بۆ 4 ساڵ شوقەیەکە نزیکەی 40 مەترە ئەو 40 مەترە داوێتی بە من گەروانە بێ ئەوسا بێ لە هوتێل بم پارەی هوتێل بدا هەر بۆیە بۆ حکومەت بۆ پەرلەمان هەرزانترە من لەو شوقەیە بم بەڵام ئەو شوقەیە لەوانەیە 100 ساڵ بێ پەرلەمان هەی بێت خەڵقی ئەوەی پێش من لەوێ بوو ئەو دەرەچێ من دێمەجێی من دەرەچم یەکێکی تری دیێتە و شوقەیەوە ئاوا کاتێک کە لە پەرلەمان بۆ نمونە من 2010 هاتمە ناو پەرلەمانەوە 2014 گەر نەمەوێت لە پەرلەمان بەردەوام بم یاخود گەر هەڵ نەبژێڕێم ئەوە حکومەت بە پێی یاسا 12 مان موچەی بۆ تەرخان کردوم پاش 12 مان ئەڵێ بڕۆ گەر کار یاخود خۆت کار پیاکە یان بڕۆ هەوڵ دە پارەی بێکاری وەرگری یان چۆ بسەر ئەگەر فەقیری بڕۆ پارەی فەقیرانە وەرگرا ینی ئەو هیچ تێزامن ناکە بێتۆ لەو 12 مانگز یعنی لە ساڵێک پاش لە دەرچوونت لە پەرلەمان بەڵام بۆ نمونە گەر من 3 جار لە پەرلەمانە بم 12 ساڵ ئەوسا هەوڵە یاسایەک هەیە دەڵێ گەرەوە بی و گەل لە سەر و 65 ساڵەوە بیت ئەوە 65 معاشەکەت دابین کراوەواتە نزیکەی 3000 دلار تۆ بۆ دابین نەکرێت هەتاکو دەبیتە 65 ساڵ ینی دەبیتە خانە نشین ئەوسا پارەی خانە نشین وەرەگریت و خانە نشین لەوانەیە زۆر کەمتر بێ چکە خانە نشین هەموو ساڵەکانی ژیانی کاری تۆ لەوانەیە تۆ 40 ساڵ ئیشی کرده بێ کۆیەکەنەوە دابەش یەکەن بەسەر چلا ئەوسا محەدەلێک دەرەچێ ئەو محەدەلە دێنێ بەڵێ ئەی سەبارەت بە ئیمتیازاتی تر بۆ نمونە بۆ هاتوچۆکردن کڕینی ئۆتۆمبیل ئۆتۆمبیلمان بۆ ناکردن من نەمبیستوە لە هیچ وڵاتێکی ئەوروپی ئۆتۆمبیلیان بۆ بکڕێت هاتوچۆ گەر هاتوچۆکە بۆ نمونە من لێرەوە بڕۆم بۆ دهۆک بۆی زانکۆی دهۆک ببینم هەڵباتە دەبێ یان پارەی پاسەکەم بنێ یان پارەی قیتارەکەم بنێ یان پارەی فڕۆکەکەم بنێ یان پارەی بنزینی ئۆتۆمبیلەکەم بنێ بەڵام ئەوسا دەبێ دیار بێ من بۆچی چوون بۆوێ واتە گەربێم سەردانی جەنابم کەمەکو هاوڕەیەکم لە ماڵەوە دانیشم سەردانەوە کەس پارەکەی نایە بەس گەربێم بۆ نمونە بۆ چاوپێکەوتن سەبارەت بە کارێکی سیاسی بێت ئەوسا دەبێ بنووسم بۆچی چووم کەی چووم چ ڕۆژێ چووم چ سەعاتێ چووم بە چ شێوەیەک چووم وەسڵەکەی پێشکەشی پەرلەمانکەم ئەمە بۆی بە هیچ شێوەیەک گەندەڵیەک نەبێ لە ئارایە بۆی ئەوەی حەقی خۆتە حەقی خۆ پێ بدرێت بۆی تۆ نەڵێ من ناتوانم سەفەرەکانم کەم ئەوسا ناتوانم ئەدای پەرلەمانم کەم چونکە گرانە ئەڵێ کەواتە ئیشی پەرلەمان ئێمە دەیدەین تۆ ئەدای خۆ بکە بۆ کوێیەکی بچۆ بەڵام لەژێر مەسئولیەتە یعنی دانی ماف لە وڵاتانەیە هەردەم وابەستە بە هەستکردن بە مەسئولیەت مافت دەهاتێ ئەمە بکە بەڵام لەمە لەبەر لە هەمان کاتەوە بەرپرسایەتێکی لەسەر کە بەخراپ بەکاری نێنیەوە کە بەخراپ بەکارێنە لەسەر تۆ شکێتەوە ئەم ئیمتیازاتانە واکە کە تۆ وەسڵ پێشکەشەکەی کە تۆ
لێ دەپرسنەوە تۆ نوێری جاری وهەیە دەرێکەوێ هەندێک کەسە بۆ بە خراپە بەکارێناوە لەسەر شتێکی بچوو گەندەڵەیەکی زۆر بچووک من لە بیرمە چەند ساڵە لەمەوبەر یەکێ لە وەزیرە هەرە دیارەکانمان کە دوایی بوو بە سەروەکی سوسیال دیموکرات و کاندیدی سەروەک وەزیران کارتێکی پێ وەکو ویسەکارت شکلاتێکی پێکڕی بوو دوایی کە دەرکەوت شکلاتی کڕیەوەبەوە ئەعلام مەجبوری کرد واز لە پۆستەکەی بێنێ شکلاتێ بای $3 لەم ماوەی ئاخیرە سەروەکی سوسیال دیموکراتی تازە کە کاندیدە بۆ سەروەک وەزیران ئەمە خۆی خەڵکی شارێکی ترە هاتووە لە ستۆکۆڵم ئەژی بەڵام شوقەی پەرلەمان نا لە ناو شوقەیەکی تایە بە پێی یاسا تۆ توانی شوقەیە بگریت پەرلەمان پارەکە و پاتێ ژنەکەی لەگەڵایەتی بەڵام نەینووسیوە لای حکومت نەینووسیوە ژنەکەم لەگەڵ مایە ئێستا پێش نزیکەی 6 مانگ لەمەوبەر ئەعلام دەری خست کە ژنەکە لەگەڵ یاژی وتیان ئەبوایە ژنەکەت نیوەی پارەکەی باە لەبەرەوەی نەدەنەی داوە کەواتە تۆشتر لە هاوڵاتیان شاردوێتەوە ئەمە پارەی هاوڵاتیانە مەجبوریان کرد لا چێ وازی لە سوسیال دیموکرات هێنا پاشمانگە استیقالەی کرد لە سەروەک وەزیرە لە سەروەکی حزب مەجبوریان کرد میدیا مەجبوری کە چکانمە پارەی هاوڵاتیانە تۆ بەکارێنی چکان نووسراوە هەچ کەسێک لەگەڵاژیا ئەبێ ئەو کەسە نیوەی پارەکە بدە تۆش نەگەت لەگەڵ تاە واتە ئەم تاقیبکردنە ئەم ئیمتیازاتی لە ژێر مەسئولیەتە وا لێکە تۆ هەندێشت هەیە نەیکەیت گەر بشتەوێ بڵێ ئەسەبارەت بە مامەڵی پەرلەمان لەگەڵ میدیایە ئایا میدیاکاران لە پەرلەمانێکی بوون منەوەکو سویدا ئازادن لەوەی بێنە هۆڵی پەرلەمان و ڕۆماڵی ڕوودا و دانیشتەکان بکەن بەڵێ سۆرێکیان لەسەر نییە لە هەموو وڵاتێکی دیموکراتی ئازادن لە هەموو وڵاتێکی دیموکراتی میدیا ئازادە هەندێک کات هەیە زۆر بەدەگمەن لەوانەیە بتوانانی بڵێ ساڵی جارێ شتێکی زۆر تایبەتمەند بێگەرێمە بۆ نمونە لەوانەیە بکەینە شەڕەوە لەگەڵ وڵاتێک زۆر شتی تایبەت بێ بۆی نەزانێ ئەینا زۆربەی شتەکان بۆ بشاراوە بێ گەشتە پەرلەمان یەکێ لە هەرە پرینسیپە گرنگەکانی وڵاتانی دیموکرات وڵات ئەوەیە مافی وەدەزێنانی زانیاریە شەفافیەتە گەر ئێمە شەفاف نەنیبین لە ناو پەرلەمانە گەر ئێمە ماف بە جەنابن نەدەین وەکو نوێنەری تەلەڤیزۆنێک وەکو نوێنەری ڕۆژنامەیەک وەکو نوێنەری ڕادیۆیەک بێ ڕووماڵی ئەو باسانە بکەیت ئەوە چۆن وڵاتێک بەڵێ پەرلەمان میدیا تایبەت بە خۆی هەیە یان پشت بە میدیای ئەهلیە بەسە لە سایتەکەمانە لە سایتی پەرلەمانە ئەمە سایتێکمان هەیە هەموو کارەکانی پەرلەمان بۆ نمونە ئەو تاوتوێی پرسەکان کە کرێ لە ناو پەرلەمانە لە ناو هۆڵ لە ناو پلێنۆما هەمووی تۆمارەکرێ هەمووی دەدرێ بە وێب بەڵام لە هەمان کاتە تەلەڤیزۆنەکان تەلەڤیزۆن هەیە تەلەڤیزۆنی حکومین بەڵام تەلەڤیزۆنی وابەستە بە حزب نین وابەستە بە حکومەت نین ئەنی ئازادن بەڵام پارەی ساڵانەیان لە حکومەتەوە واتە خاوەنی یەکێک تاکە کەسێک بازرگانی خاوەنی نییە کاڵم حکومی مەبەستم وە تەمویلی حکومیانەیە بەڵام تەواو ئازادن لە داڕشتنی بەرنمەکانیانە لە هەواڵیانە و بە هیچ شێوەیەک بۆیان نییە لایەنگری حکومەتکەن یاخود لاوەنگری پۆزیسیونکەن بۆیە میدیا لەوێ ئازاد دەبێتە ناو کۆبوونەوەکان و کۆبوونەوەکانی کە لە پلیومە ئەو هەواڵانەی کە ئەو پرسانەی کە لەوێ بازەکرێ چ وێنە بێ چ دەنگ بێ بیباتە دەرەوە و خۆشی پەرلەمان خۆی دەیدا بە دەرەوە یعنی زۆر جار پێویست ناکەەوە چکە تۆ یەکسەر پاش سعاتێک هەموو پرۆتۆکۆلی دانیشتەکە ئاشکرایە تۆ توانێت لە ماڵی خۆ تاسی کە بچێتە ناو پرۆتۆکۆلەکەەوە پرۆتۆکۆلی دانیشتەکە ببینی و دەتوانی پەخشی کالوێ بەس هیچ ڕێگرێک نییە لەوەی کە نێڵن میدیا بێتە ئەوێەوە بەڵێ سەبارەت بە مامەڵی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانە یان با بڵین کەمینە قەت بووە ئێوە وەکو ئۆپۆزیسیۆن دانیشتێکی پەرلەمان بایکۆت بکەن نچنە ناو دانیشتنەکەەوە من تا ئێستا ئاگام لێ نەبووە
من پێم وایە بایکۆتکردنی دانیشتەکانی پەرلەمان لەوانەیە لە یەک کاتا سوودی هەبێت ئەویش کاتێ بێت تۆ بزانی بێت تۆ بڕیار نادرێت بێت تۆ بڕیار نادرێت بۆ نمونە لە هەندێک بڕیارە گەر بڵێن 170 دەنگێری لەگەڵ نەبێ ناو پەرلەمانەوە دەنگی حکومەت ناتوانێت بیباتە سەر و بشزانی ئەمە حکومەت بە زۆر هەرەی بباتە سەر و تۆش دەبینی گەرتۆ نەچی هەفتاکەەوە دەستنایانێ و بڕیارە نایەتە ئاراوە لە تو لەوانەیە لەو کاتەیە سوودی هەبێت تۆ بتانی بە بایکۆت ڕێی لێ بگری بەڵام کە نەوتانی بە بایکۆت ڕێی لێ بگری من پێم وایە هەڵەیە چونکە چوونی ئۆپۆزیسیۆن بۆ پەرلەمان بۆ ئەوەیە لەوێ بدوێ بۆیە لەوێ یاسا بێنێت هەوڵدا پرۆژه یاسا بێنێتە ئاراوە بۆی لەوێ تاوتوێی پرسەکان کە بۆی لەوێ بتوانێ حکمڕانەکان لیان پرسێتەوە بۆی بتوانێ وەزیرێ بێنێ بۆی بتوانێت کاتێ وەزیرە دامەزرێن سەرۆکوەزیران بتوانێت ڕەخنەی لێ بکرێ بتوانێت هەوڵدا دەنگ بدا بڵێ سیرکەن ئێمە لەگەڵ نەبووین بۆ نمونە دانیشتەکانی ئەم دواییە ئێمە ئێستا نازانین گۆڕان لەگەڵ بوویان لەگەڵ نەبوو دەبەرەوەی لەوێ نەبوون دەنگبن بەس هەندێک کەس دەزانم من لەوێ بۆ دەنگی نەداوە ئەو دەتوانێت بڵێ ئێمە دژ بووین بەڵام ئەوانەی نەچوون ناتوانن بڵێ ئێمە دژ بووین لەوانێت سبەینە عوزرێکی تر بێن ناراوە ئێمە هیچمان هەبوو بۆیە نەهاتین واتە لە ڕووی فەرمیەوە ئەوان دژ نەبوون چونکە دەنگیان ناوە دژ ناتوان ئەوان بڵێن ئێمە فڵانە وەزیر دژی دامەزراندنی بووین دژی هێنانە ئارای بووین بەڵێ کەواتە باشترۆیان هەر لە هۆڵی پەرلەمانە بن و بەڵام دەنگی پێنێن دەنگی پێنێن هەوڵی دەبی خەنە ژێر پرسیارەوە بۆ نمونە کاتێک سەروەک وەزیران سەروەک کابینەیەکی تازەیەرێتە ئاراوە کابینەی تازە بێژگە لە پروگرامی سیاسی بەرنامەی سیاسی سەروەک وەزیران کە زۆر گرنگە کەرەسەکەیشی هێندە گرنگە گەر کەرەسەیەکی سەقەت بێت ئەوسا تۆ ناتوانانی زۆر زەحمەتە بەرنمەیەکی باشیشی هەبێ سەروەک وەزیران ینی پیادەی کە چونکە کەرەسەکەی سەقەتەمە بەستم کەریسەکە گەوەز گەز وەزیرەکانی باش نەبن گەر وەزیرەکانی گەندەڵ بن گە وەزیرەکان متمانەیان نەبێ گەز وەزیرەکان خەڵق بە کۆنە بەعسییان دابنێ گە وەزیرەکان خەڵق بە دیکتاتۆریان دابنێ گەرە وەزیرەکان خەڵقی تیاابێ بە دز دابنرێت گەر ئەمانەی تیا بۆ ئۆپۆزیسیۆن دەتوانێت لەوێ ئەمانە بخاتە ژێر پرسیارەوە بڵێ جەناب خەڵق بڕوای پێو نییە تۆ بە دیکتاتۆر بەناوبانگی تۆ بەناوبانگی کاتێ خۆپیشاندەریە دەبابێنی تەسەجادەکانەوە تۆ 5 ملیاردی ئێستش دیار نییە چی لێ کردووە دۆلار تۆ دوێنێ چەپڵە و لیا بۆ سەدام کاتێ خەڵقیە کوژران ئەنی گەر ئەم پرسیارانە لەو کەسانەیە بکرایە ئەوسا من پێم وایە بۆ ئۆپۆزیسیۆن و بۆ گەلیش قانزاژێکی زیاتر بوو بەڵام ئێستا ئەو پرسیارانە نەکرا لەو کەسانە کەی دەیتوانی بیکان نەکرا سەبارەت بەو قسەی کە بەردەوام ئۆپۆزیسیۆن ئەیکاتەوە ینی ئەگەر کاتێک سەرۆکایەتی پەرلەمان بۆری تاو نەیە بە پەرلەمانتارێکی ئۆپۆزیسیۆن قسە بکە هەر بوونی باشترە لە ناوهۆڵی پەرلەمانە بەڵێ ئێمە دەبێ ڕەخنە لە سەرۆکی پەرلەمان بگرین کە کاتێک نێڵێ بوارە پێنەیە بەڵام لەگەڵەوەشە ئەوەی کە دەکرێت بکرێت لەوانەیە زۆرشت نەتوانێت بکرێت لەوانەیە مەودایەکی ئەوە نابێت لە وڵاتێکی دموکراسیا بکرێت لەوانەیە لە کوردستان ئەمەندە بێت بەڵام ئەمەندەکە بکرێ باشتر وەکلەوەی نەکرێ بۆ نمونە ئەو لێپرسینەوە لەو وەزیرانەی کە من باسێکم گەر وەزیرێکی وا هەبێ بکرایە باشتر بوو بکرایە باشتر بوو لەوێ نزیکەی 35 پەرلەمانتار هەبوون کە بایکۆتیان کردبوو ئەم سیچلە و پرسیاری بکردایە لە وەزیرە ئەرێ تۆ دەڵێن نەوتە شەجاعە و دراوەتێ ڕاستەیان نا ڕاست نییە تۆ دەوترێ 5 ملیاردی دیار نییە دۆلار کە مڵکی ئەم گەلەیە تۆ دەوترێ دەبابێنی تەسەجادەکانەوە تۆ دەوترێ واوە گەر ئەم چل کەسە پرسی بکردایە لەوانە ئەوسا بۆ گەل باشتر بوو بۆ ئۆپۆزیسیۆنش باکردو من پێم وایە بۆ حکومەت خۆشی باشتر بوو لەوانە بوو ئەوسا سەروەگۆزیران گەر هەستی پێ نەکردبێ لەوێ هەستی پێکە کە ئەم کەرەسەیە هەمووی باش نییە لەوانەیە دووسەیەکیان من مەجبور بگۆڕم جاری وهەیە پاش چەند ڕۆژێ لە زۆر وڵاتە سەروەگۆزیران یەتەوێ
دەنگی پێ نادرێت دەنگ بە خۆی و کابینەکەی نادرێت پاش چەند ڕۆژێ هەندێکشت دەرێکەوێت لەسەر وەزیرەکان کە دەرێکەوێت مەجبور لاچێ مەجبور بە پاش چەند ڕۆژێ لاچێ من لە بیرمە لە 2006 حکوومەتی بورژوای سوید کە حکوومەتی هێنایە ئارا و پەرلەمان دەنگی لەسەردا وەزیرێکمانەوە وەزیری کولتور پاش چەند ڕۆژی میدیا توانی دەریخا کە ئەم وەزیرە ساڵانە مانگانەی تەلەڤیزیۆنی نەداوە چکە هەموو کەسێک کە خاوەن تەلەڤیزیۆنە لە ماڵەوە دەبێت مانگانەیە بدا کە نزیکی 15 دلارێکە 15 دلارێکە ئەو مانگانەی نەداوە ساڵێک کەواتە ئەمە گەندەڵەیەکی کردووە نەیوتووە لە پارەی خۆی شتێک بدا کە مڵکی گشتی و کە هەموو کەسێ دەبێ بیدا کە هەژارێ دەبێ بیدا کە سایەک تەکسیە دەبێ بیدا کە کارمەندێ دەبێ بیدا ئەو کە پارەیەکی زۆریشی هەبووە نەیداوە ئەوسا لیان پرسیوتیانە تۆ کەسێکی دەوڵەمەنی تۆ دەتوانی و تەسیریشی لێ نەکردی کە تۆ ئەم گەندەڵێ و کردووە تۆ ناتوانانی بێ ئێستا کولتور بەڕی بەڕێوە کە تەلەڤیزیۆن بەشێکەتیایە مەجبوریان کرد سەرۆکوەزیران دەری کرد بەڵام کاک جەبار ئەو دوو بنەمایە لە وڵاتێکی دیموکراتیە کە ئێمە سویدمان بە نمونە وەرگرت لەگەڵ کوردستانە هەز ناکە جیاوازێکی زۆری هەیە لێرە تا ئاسێکی زۆر وەزیرەکان بەرپرسە باڵاکان ئەوانەی کە ئەکرێنە بەرپرسیش دامەزراوەیەک ڕەنگە زۆرجە بنەمای تەکنۆکراتی لە بەرچاو نەگیرێ ئەوەندەی بنەمای دڵسۆزی ئەو کەسە بۆ حیزب یان نزیکی لە حیزبەوە یا کادرێکی دڵسۆزە یان پێشمەرگێکی دێرینە بۆ نمونە ئەمانە لە بەرچاوی ژیرێ ئەو دووشتە جیاواز نییە ئەخ بەڵام وڵات ناتوانانی لەسەر بنەمای ئەوە بیبەی بەڕێەوە من پێم وایە یەکەتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستانیش خەڵکێکی زۆریان تایە کە دڵسۆزیشە و کە بەتواناشە بەڵام خەڵکێکیشی تایە دڵسۆزە و گەندەڵە ینی من کەسێکی پارتی دابنێم کە دڵسۆز و مۆدێرن و بەتوانا بێ باشترە وەک لەوەی دڵسۆز و گەندەڵ بێ لە ناو یەکێتیشە لە ناو بابنێ هەموو حکومەتێکە ئەنی هەموو خەڵکەکانی خراپ نین هەموو خەڵکەکانیش باش نین خەڵکی باشیشی تایە دڵسۆزیشی تایە بەڵام دڵسۆز و بەتوانایە دڵسۆزێک و بەتوانا دابنێ بیکەی بە وەزیری کولتور بیکەی بە وەزیری پیشەسازی بیکەی بە وەزیری پەروەردە باشترە دڵسۆزێک و نەزان بێت دڵسۆزێک و گەندەڵ بێ بەڵام هەندێک بنەما هەن ئەو وڵاتانە بۆیە پێشکەوتون وڵاتانی دیموکران هەندێک بنەمای پرینسیپی گرنگ هەن ئەم بنەمانەی ڕەچاو کردووە بۆ نمونە دابەشکردن و جوداکردنی دەسەڵات کە سەروەک وەزیرانێ و سەروەک حیزبێ بە هیچ شێوەیەک نەتوانێت دەستکاری کاری دادگاکان بکە دەستکاری کاری تاپۆ بکە دەستکاری کاری تەجنید بکە دەستکاری کاری میدیا بکە دەستکاری کاری ڕێگەوبان بکە چونکە دەسەڵاتەکان ژیاکراونەتەوە بۆ نمونە یاسای بەدەستهێنانی زانیاری وای کردووە هەردەم دەسەڵات بترسێ لەوەی کە میدیا بتوانێ شتێکی خراپ دەرخە کە ئەو یاسایە ودا ئەوسا ئەو ناوێرێشت بکە بۆ تۆ دەتوانی بچی وەکو بۆ تاپۆ بێ بۆ وزارەتی پیشەسازی بێ بۆ وزارەتی ڕێگاوبان بێ بتوانی شتەکان دەکەیت دوکومنتەکان دەرکەی ئەڵێ لەسەر چ بنەمایەک ئەم پرۆژەیەتان ناوە بەمە لەسەر چ بنەمایەک فلانە کەستان دامەزراندووە چەند کەس داوای دامەزران نەکەوێت ئایا سیڤیەکانیان چەنە کە تۆ ئەوسا توانی دەریخیت ئەمە بنەمایەکی دووەم بنەمایەکی سێم پابەندبوون بە یاسا لەسەر دێڕی دەستوری سویدا نووسراوە ئەم وڵاتە پابەندە بە یاسا نەک تەنها دادگاکان لە هەموو بوارێکدا چ لە بواری تەجنید بێ لە تاپۆ بێ لە ڕێگاوبان بێ لە هەر دەستگایەکی بچکۆلەی شارەوانی یاخود هەرێمیان دەوڵەتە دەبێ ئەو کارمەندانە کار بە ڕێنمایی و بە یاسا بکات بە هەوەسی خۆی و بە زەوقی خۆی و بە زەوقی فلان وەزیر نەیکات ئەم پرینسیپانە پرینسیپی گرنگی کۆڵەکەی پێشکەوتنی ئەو وڵاتانەی ئەمانە شتێکی مەحاڵ و قورس نین نەتوانین ئێمە لە کوردستان بیکەین هەمووی دەکرێ بەڵام وا دیارە تا ئێستا لە بەرژەوەندی دەسەڵاتانە بووە کە ئەمانە بکە کە مافی زانیاری چەسپان دای بە تۆ ئەوسا لەوانەیە مەترسیەک بخاتە سەر خۆی چونکە تاکو ئێستا بە شێوەیەکی تر پرۆژەکانی داوە بە شێوەیەکی تر پارەی نەوتی دابش کردووە بە شێوەیەکی تر خەڵقی دامەزراندووە بە شێوەیەکی تر خەڵقی خانەنشین کردووە
کەواتە بۆیە نایدابەتەوە کە دەسەڵاتەکانی جودا کرد واکان نەتوانێت سەروەک وەزیرانە یاخود سەروەک هەرێمێ بتوانێت بە هەوەسی خۆی لە دایرەیەکە لە عربەت بێ یاخود لە زاخۆ لە ئاکرێ بە یاخود لە پێنجوێن بتوانێت بە هەوەسی خۆی بیبا بەڕێوە کارمەندەکە نەترسێ. ئێستا کارمەند لای ئێمە ناترسێ لە سەروەک وەزیران لە شاری من سەروەک وەزیران بابێت کەیفی خۆیەتی چکە نە ئەو دامە مەزرێنێ نە ئەو لامە بە نە ئەو معاش مەیاتێ نە ئەو ئیمتیازمەیە لەبەرەوەی لێ ناترسم بە پێی دەستور دەسەڵاتەکە جیاواز کراوە وا کراوە لای منە لای کتلێک لای هەیەیەکە لای ئێمە لەبەرەوەی ئێمە لێی ناترسین یعنی ئەمە واکە مرۆڤێکی تەندروستیش هاوڵاتیەکی تەندروست پێیاکە و نەترسین ئەم پرینسیپانە من پێم وایە دەکرێ بەڵام تا ئێستا لە بەرژەوەندی دەسەڵاتانە بووە. زۆر باشە. تۆ لە وەڵامی پێشووتردا مەسلەیەکی هەسیارە و ڕوژان مەسلەی بانگێشکردنی وەزیرەکان و سەرۆک وەزیران بۆ پەرلەمان. بەڵێ لە وڵاتێکی دیموکراتیە لەو سویدی کە تۆ تیا ئەندام پەرلەمانیت بانگێشکردنی وەزیر و سەرۆک وەزیران بۆ شێوەی کوردستانە یان ئایا لێرە زۆر جار باس لەوە ئەکرێت کە فلانە وەزیر لەبەر تایبەتمەندێکی کە ئەیانەوێ بانگ هێشتی بکەن بۆ پەرلەمان پێشترە بە پەرلەمانتاران پرسیارەکانیان بنووسن و بینێڕن و ڕەنگە لێواشە ئەوەی ئەو ئارەزووی لێتی جوابی باتەوە ئەوی ئارەزووی لێنێ جوابی نایەتەوە لەناو پەرلەمانە شتی لەم جۆرە لەناو پەرلەمانێکی دیموکراتیا بوونی هەیە. ئێمە بە سێ شێوە وەکو پەرلەمەنتار بە سێ شێوە پەرلەمەنتار ئەتوانێت لە وەزیر پرسێتەوە. یەکێکیان هەموو پێنجشەممەیە 4 تا 5 وەزیری حکومەت دێتە ناو پەرلەمانەوە. ئەمە بە بانگێشکردن یان یاسای خۆیان بەپێی یاسای پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و دەستور هاتووەڵێ هەموو هەفتەیەک 4 تا 5 وەزیری حکومت دەبێ بێ بۆوێ هەفتەی پێنجشەمەی داهاتوو دەبێت 4-5 وەزیری تر بن هەفتەی پاشەوە 4-5 واتە تۆ دەتوانی لەو کاتێک کە تەرخان کراوە سەعاتێکە بچی بۆیە بۆ ئەو وەزیرەی کە دەتەوێت پرسی لێ بکەی لەو کاتەیە پشت لەو وەزیرەکەی پێویست ناکە بە نووسراو بێت. ئەوە یەک پێنجشەممانە. کە ئینێکی تر هەیە من خۆم دەست پێشکەریەکەم من خۆم نامەیە دەنووسم دەمەوێت لە فلانە بوارە دەبینم وەزیری پەروەردە بۆ نمونە سەرکەوتونە بووە یاخود ئەم کێشانەی ناوەتەوە یاخود یاساکەی سەقەتە من دەبێت بانگێش بکرێت بۆی لێی پرسم ئایا چی بەتەمایە بکە بۆی ئەم شتە خراپانە چاکات. دەبێت لەوێ من تێگەیشتنیشم هەبێ و ڕێزیشم هەبێت کە ئەو دەبێت خۆی ئامادەکە لەبەرەوە دەبێت پرسیارەکەی من بزانێت. پرسیارەکە دەبینم دەنێرم بە پێی دەستور لێرەشە بۆیە دەڵێم دەستور گرنگە بە پێی دەستور نووسراوە وەزیر دەبێت لە خلالی 14 ڕۆژە بێت ناتوانێت نەبێ ئللا عوزێکی شەرعی نەبێ عوزری شەرعی گەل لە وڵات نەبێ گەر نەخۆش بێ. ئەی ئەتوانێت بە نووسرا وەڵامە باتەوە بە نووسرا وڵامەوێتەوە دەژبێ بێش بە هەردووکی دەبێ وڵامە بەڵێ دەبێ من داوای ئەو کردووە دەبێ بۆ پەرلەمان من خۆم نمونەیەکم هەبوو پێشمانگونیوە لەمەوبەر وەزیری خوێندن و خوێندنی باڵام بانگێش کردبوو دەبواە لە 21 دوانزەیە بهاتایە ڕۆژی پێشتر تەلەفۆنی کرد وتی بۆ خۆم وتی مناڵەکەم نەخۆشە من ناتوانم نە ئەمڕۆ نسبێنێ بێم بۆ پەرلەمان دەکرێت تەجیلیکەینەوە بۆ 20 شەوی تر 30 شەوی تر بۆ مانگی یەک وتم زۆر ئاساییە مناڵ نەخۆش هەڵبەتە بێ لە ماڵەوە میت زۆر ئاساییە. ئەمە شێوەی دووەم. شێوەی سێمەوەیە تۆ بە پرس بێنێری بەنووسین ئەو خۆی نایە بەنووسین وەڵام دەیاتەوە تۆ خۆ بڕیارێ دەیوەکەواتە لە هەموو حاڵەتێکە هەرە بێ وەڵامە باتەوە شتیوانێژنیشی پەرلەمانیا پەرلەمانتارێ چەند پرسیارە ئاڕاستی وەزیرێ بکە جوابی نایەتەوە. ئەم فلتەرەی لەم وڵاتەی ئێمەیە لەم کوردستانە لە وڵاتانی تەنها گەندەڵ هەیە کە فلتەرێ دانێن کە سەروەکی پەرلەمان بە هەوەسی خۆی بیاڵێ چێ پرسیارە بڕوا و شێوەکەی چی بێ و پرسیارە بەدڵی نەبێ یاخود هەر نەڕوە ئەسڵەن یان دای ڕێژێتەوە چکە من وەکو پەرلەمان من هەڵبژێرراوی میلەتم ناتوانێت یەکێ لەوێ ڕێگەم لێ بگرێت. بەڵێ زۆر باشە. جەبارئەمین ئەندامی پەرلەمانی سوید زۆر سپاس بۆ ئامادەبوون لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ تۆش. بەڕێزان چاوپێکەوتنی ئەم هەفتەیەمان کۆتایی هات تا بێگەشتنەوەیکی تر و دیدارێکی تر هەمووتان لە خۆشییا بن. بەخۆش.